وەرگێڕێکی کارامەیە، نەک هەر ڕۆمان وەردەگێڕێت ڕۆمانی نایە بە زمانی سەرسامکار، باڵکو و ساڵانێکە سەرقاڵی بەڵگەنامە و نووسراوەکانی نێو ئارشیڤیشە. بەردەوام سەرقاڵی ئامادەکردنی بەڵگەنامەیە و دەیەوێت بیخاتە بەردیدەی خوێنەران. لەو بوارەدا بەرهەمی شایستەی وەرگێڕاوە. سەرباری زانینی زمانی تورکی زمانی مردووی عوسمانیش بە باشی دەزانێت، بۆیە نەک هەر ڕۆمان دەتوانێت لە دیرۆکی دێرینیشەوە بەڵگەنامە و نووسراوەکان بگوازێتەوە، گواستنەوە بە زمانێکی یەکجار ڕەوان و کوردیەکی دڵچێش. بەکرشوانی وەرگێڕی ئۆرهان پاموک یاشار کەمال و ئامادەکاری بەڵگەنامە گرنگەکانە. یەکێک لە بەرهەمە هەرە گرنگەکان ئەم وەرگێڕە کردوویە بە کوردی، کتێبێکە بەم ناونیشانە. کورد و بەرخۆدانەکانی لە نێوان ساڵانی 1870 1867دا. کتێبەکە لە نووسینی نووسەری کورد سینان هاکانە. سەرباری ئاماژەکردن بەو سەرچاوە گرنگە بەکرشوانی لەم هەفپەیڤینەدا هەروەها باس لە بەڵگەنامە و لە گرنگی ئارشیڤ دەکات. ساڵی 1846 لە سەردەمی فەرمانڕەوایەتی سەدری ئەعزەم واتە سەرۆکوەزیران مستەفا ڕەشید پاشادا بڕیار درا کە ئارشیڤ بێتە دامەزراندن بۆ پاراستنی نووسراوەکانی دەوڵەت. ناو لەو ئەرشیڤەنرا لەو کاتەدا خەزینەی ئەوراق بە زمانی عوسمانی، واتە گەنجینەی پەڕاو. لەبەرەوەی لەو سەردەمەدا وشەی ئەرشیڤ هێشتا نەهات بۆ ناو زمانی تورکیەوە. هەر لەو سەردەمەدا بڕیار درا لە ناوچەی کاغەتخانە کە ئەو کاتە شارێکی دەرەوەی ئەستەمبوڵ بوو، لەم سەردەمەدا بەشەکە لە شاری ئەستەمبوڵ باڵەخانەیەکی تایبەت بە ئەرشیڤی دەوڵەتی عوسمانی دروست کرا. لەم ڕۆژگارەدا ئەرشیڤەکە لە هەمان شوێندایە. درێژەی ڕەفەکانی ئەم ئەرشیڤە نزیکەی 100 کیلۆمەترە کە 100 تا 150 ملیۆن بەڵگەنامەیان تێدا پارێزراوە. ئەم بەڵگەنامانە تایبەتن بە تورکیا و نزیکەی 40 وڵاتی تر لەم سەردەمەدا کە بەشێک لەو وڵاتانە سەردەمانێک بەشێک بوون لە ئەو خاکەی لەژێر فەرمانڕەوایی دەوڵەتی عوسمانیەکاندا بووە. ئەم ئەرشیڤە لە ساڵی 1936ەوە بە فەرمی بۆ توێژەران و نووسەران خراوەتە سەرپشت بۆ ئەوەی بتوانن کاری تێدا بکەن. سەرەتا بە شێوەیەکی سنووردار ساڵ بە ساڵ دواتر فراوان کراوەتەوە. لە ساڵی 1984دا ئەم ئەرشیڤە گرێدرا بە سەرۆکایەتی وەزیرانەوە لە تورکیا، بەڵام لە ساڵی 2018ەوە سەر بە دامەزراوەی سەرۆکایەتی کۆمارە. بەشێکی زۆری بەڵگەنامەکانی ئەم ئەرشیڤە لەم سەردەمەدا لەبەردەستن بۆ توێژەران و نووسەران و ئەمە ژوای کردووە کە لە ماوەی ساڵانی ڕابردوودا ژمارەیەکی زۆر توێژینەوە و نامەی ماستەر و دکتۆرا بە پشتبەستن بەم بەڵگەنامانی ئەرشیڤی دەوڵەتی عوسمانی بنووسرن و بڵاو بکرێنەوە و بەشێکیش لەو کتێبانە کە هەر هەمویان هێژای وەرگێڕان بۆ زمانی کوردی تایبەتن بە مێژووی کورد و کوردستان و بە سوودوەرگرتن لە بەڵگەنامەکانی ئەرشیڤی دەوڵەتی عوسمانی نووسراون. بێگومان ئاشکرایە کە دەوڵەتی عوسمانی ساڵی 1299 زاینی هاتۆتە دامەزراندن. هەر لە سەرەتای دامەزراندنەوە بایەخێکی زۆر بە کۆکردنەوەی نووسراو دراوە. جا ئەو نووسراوانە نامەی نێوان بەرپرسان بوو بێت، یاخود ساڵ نامە کە دواتر هاتۆتە ئاراوە، یاخود تاپۆ و بەڵگەنامەکانی مڵکداری هێدی ئەم سەرچاوەیە زیادی کردووە تا
ئەو کاتی ئیدی چاپ و چاپەمەنیش دەگاتە ناو دەوڵەتی عوسمانی ئەگەرچی بە درەنگیش گەیشتووە. بۆیە هەر میلەتێک بۆ ئەوەی ئەرشیفی هەبێت دیارە دەبێت لە ڕابردوودا سیستەمێکی حکومڕانی هەبوو بێت، بەڕێوەبەری خۆی بوو بێت، خەڵکانێک هەبوو بن کاریان بەڕێوەبردننی دەوڵەت و میلەت بوو بێت. بۆ ئەو مەبەستە نووسرا بێت و ئاڵ و گۆڕی نووسرا و لە نێواندا هەبوو بێت. ئەم شتانە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا زۆر کەم بووە یان هەر نەبووە، بە تایبەتیش لە کوردستان و تەنانەت لای میلەتانی دەوروبەریش زۆر دوور نەڕۆین لای عارەبیش، لەبەرەوەی کاتێک کە ئەو ناوچانە هەمووی دەکەوێتە ژێر دەسەڵاتی عوسمانیەکانەوە، دوا بە دوای ئەوە هێدی زیاتر بیرۆکەی نووسین و کۆکردنەوەی نووسینەکان دەست پێ دەکات. ئەویش دیارە لایەنی دەسەڵاتدار ئەم کارە دەکات کە دەوڵەتی عوسمانلیە. هەندێک جار تەنانەت دەیگەڕنەوە دەڵێن سەرچاوە مێژوویەکان دەڵێن کاتێک سوپاکانی عوسمانلی هێرشان کردووە بۆ سەر شوێنێک و گرتویانە، بەر لەوەی بچنە سەر گەنجینەی دارایی لەشکران ناردووە بۆ کتێبخانە و بۆ ئەو شوێنانەی کە پەڕا و نووسراوەکانی تێدا پارێزراوە هەمویان کۆ کردوتەوە و بردویانە لە دەرسەعادەت کە مەبەست لێ ئەستەمبوڵە، لەوێ کۆ کراوەتەوە. ئەمەش هۆکار بوو بۆ ئەوەی کە زۆربەی ئەو نووسرا و دەستخەتانەی لە ناوچەکانی کوردستانیشە بووە، کوردستانی عوسمانی، واتە ئەمڕۆ دەکاتە سێ بەشی کوردستان، باکوور و باشوور و ڕۆژاوا، هەموو ئەو گەنجینانە یاخود بەشێکی زۆری بەو شێوەیە لە ئەرشیفخانەی دەوڵەتی عوسمانی دەخوایان بینیوەتەوە. ئەمە ئەرکێکی نیشتیمانی نەتەوەی زۆر گەورەیە گەڕان لە ناو ئەو دوو ئەرشیفەدا، ئەرشیفی عوسمانی و ئەرشیفی ئێرانی. بە تایبەتیش ئێمە ئێستا دەربارەی ئەرشیفی عوسمانی قسە دەکەین، لەبەرەوەی بەشێکی گەورەی خاکی کوردان نزیکەی 500 ساڵێک لەژێر دەسەڵاتی دەوڵەتی عوسمانیدا بووە. ئەمەش شتێکی سروشتیە کە وای کردبێت بڕێکی زۆری ئەرشیفی ئێمە مێژووی ئێمە لەو ئەرشیفخانەیەدا پارێزرا بێت. خەڵکانێک هەن تاک دەست تەنیاباڵ ئەو کارە دەکەن، کتێب دەنووسن، بەڵگەنامە دەدۆزنەوە، بەڵام ئەمە بەس نییە. تۆ بیهێنە بەرچاوی خۆت لە 150 ملیۆن بەڵگەنامەدا دەبێت چەندی لەسەر کورد بێت، چەندی لەسەر ناوچەکە بێت. بۆ ئەم مەبەستە بەر لە هەموو شتێک پێویست بە ئاشتی و تەبایی دەکات لە نێوان وڵاتانی ناوچەکەدا، پێویست بە هاوکاری زانستی دەکات لە نێوان دەستگا زانستیەکانی ئەم وڵاتانەدا. بە چاوپۆشی لە بارودۆخی ئەمڕۆ دەربارەی مێژوو دەبێت پێکەوە کار بکرێت، هاوبەشانە کار بکرێت، پرۆژەی نیشتیمانی نەتەوەیی بخرێتە گەڕ بۆ هەڵدانەوەی لاپەڕەکانی مێژوو، بۆ ناسینی مێژوومان لەو بڕگە زەمەنیانەی ڕابردوودا کە دەربارەیان بەڵگەنامە کۆکراوەتەوە. بێگومان ئەرشیفەکانی دەوڵەتی عوسمانی بە زمانی عوسمانی کۆن نووسراون. ئێمە دەزانین لە تورکیا لە دوای دامەزراندنی کۆماری تورکیا لە 1928ەوە ئەلفوبێی عەرەبی هەڵوەشاندرایەوە، ئەلفوبێی لاتینی جێگەی گرتەوە. لەبەر ئەوە خوێندنەوەی ئەرشیفەکانی دەوڵەتی عوسمانی بە تایبەتیش کە بەشی هەرە زۆریان بە دەست و خەت نووسراون، بە خەتی دەست نووسراون، پێویست بە شارەزاییەکی باش دەکات. بۆ ئەو مەبەستە لەم سەردەمەدا لە تورکیا کۆرسی تایبەتەیە، کۆرسی چۆنێتی فێربوونی خوێندنەوەی ئەرشیفەکانی دەوڵەتی عوسمانی، بۆ ئەوەش هەر کەسێک، هەر زانایەک، هەر توێژەرێک یان ڕۆژنامەنووسێک یان هەر کەسێک کە ئارەزووی لێبێت ئەو کارە بکات. باشتر وایە چ ڕاستەوخۆ چ ناڕاستەوخۆ لە ڕێی ئەو دەستگایانەوە فێری چۆنێتی خوێندنەوەی ئەرشیفەکانی دەوڵەتی عوسمانی ببێت کە
بڕێکی زۆر زانیاری دەربارەی کورد تێدا هەیە. ئێمە دەتوانین بە سوودوەرگرتن لە ئەرشیفی دەوڵەتی عوسمانلی ڕابردووی خۆمان سەر لە نوێ بنیاد بنینەوە. بەڵگەشەیە کاتێک کە دێنە سەر باسی کتێبێک کە من وەرم جێڕاوەتە سەر زمانی کوردی، لەوێدا دەتوانین زیاتر تیشک بخێنە سەر ئەوەی کە ئەو ئەرشیفە چ گرنگیەکی هەیە بۆ ئەوەی ئێمە بتوانین ئاوەڕ لە ڕابردووی خۆمان بدەینەوە و پند و وانەی لێوە فێر ببین. بێگومان ئەرشیفی دەوڵەتی عوسمانلی بڕێکی زۆر وێنە و نەخشەشی تێدایە. ئەم نەخشانە چ لەلایەن کاربەدەستان و پسپۆڕانی دەوڵەتی عوسمانلی خوانەوە یان لایەن بیانیەکانەوە دروستکرابێت، وێنەکانیش بە هەمان شێوە. لە بەشێک لەو نەخشانەدا زۆر بە ڕۆنی ناوی کوردستان نووسراوە. بۆ نمونە نەخشەی وامان هەیە ناوی کوردستان هێندە درێژ کراوەتەوە بە جۆرێک کە 3 یان تا 4 بەشی کوردستانی گرتوتەوە، تەنها وشەی کوردستان، بۆ ئەوەی نەخشەساز نیشانمان بدات کە ئەم هەرێمەی وشەی کوردستانی تێدا نووسراوە دانیشتوانی کوردن و ئێرە خاکی کوردستانە. ئێمە لە ڕێی ئەو ئەرشیفانەوە زانیمانە کە کوردستان دانی پێدانراوە، هەستیاریەک نەبووە لەو سەردەمانەدا بەرامبەر بە وشەی کوردستان. تەنانەت سوڵتانەکانی دەوڵەتی عوسمانلی، بۆ نمونە سوڵتان سولەیمانی قانونی، کاتێک کە نامە مێژوویەکەی ئاڕاستەی پاشایی ئەڵمانیا دەکات، لەوێدا بە شانازیەوە دەڵێت من فەرمان ڕەوای لاز و ئەنادۆڵ و کوردستانیش دەخاتە ناوی. و ئێمە ئەمە لەکوێوە دەزانین کە لە سەدی 16 بۆمان ماوەتەوە لەبەرەوەی دەقی ئەو نامەیە لە ئەرشیفی دەوڵەتی عوسمانیدا پارێزراوە و ئەمڕۆکە لە بەردەستدایە و بە هەموو شێوەیەک چەندین بابەتی وا لە بەردەستایە کە دەستەلمێنێت. لەو کاتانەدا هیچ هەستیارێک بەرامبەر بە بەکارهێنانی وشەی کورد و کوردستان نەبوو. ئەمە یەکێکە لە خاڵە جیاکەرەوەکانی دەوڵەتی عوسمانلی کە ئەو جۆرە هەستاریانە نەبووە بەرامبەر بە میلەتانی ناتورک. ئێمە باسی ئەومان کرد کە بە سوودوەرگرتن لە بەڵگەنامەکانی ناو ئەرشیفی دەوڵەتی عوسمانلی ژمارێکی زۆر کتێب نووسراون، توێژینەوە نووسراون. بەشێک لەم کتێبانە سەبارەت بە کورد و مێژووی کوردن کە هەر هەمویان شایانی ئەوەن بکرن بە کوردی، بەڵام لەبەر ئەوەی ئێمە وەکو پێشتر باسمان کرد دامەزراوەیەکی فەرمیمان نییە، ئینستیتوتێکمان نییە بۆ ئەو کارانە، بنکەیەکی توێژینەوەمان نییە. کەسانێک هەندێک لەم کارانەیان وەرجێڕاوە یان لە سەریان نووسیوە. یەکێک لەو کتێبانە کە بە تەواوەتی بە پشتبەستن بە بەڵگەنامەکانی ئەرشیفی دەوڵەتی عوسمانلی نووسراوە، کتێبی نووسەرێکی کوردی باکووری کوردستانە، تێزی دکتۆرای گەنجێکی کووردە بە ناوی سینان هاکان کە بە زمانی تورکی نووسیوێتی. ئەم کتێبە ساڵی 2010 بە زمانی تورکی وەکو باسمان کرد لە تورکیا چاپ و بڵاو کراوەتەوە. لە ڕاستیدا ئەوەی سەرنجی منی بۆ ئەم کتێبە ڕاکێشا و دواتریش پێشنیاری کرد بیکەم بە کوردی زانای بەڕێز پرۆفسۆر دکتۆر جەبار قادر بوو. منیش بە خۆشحاڵی و پێشنیارەکەیم پەسەند کرد و ئەو هێندەی تریش خۆشحاڵ بووم دوای ئەوەی کە کتێبەکەم خوێندەوە وەرم شەڕا. ئەم کتێبە باس لە بڕگەیەکی زۆر گرنگی مێژووی کورد دەکات کە بریتیە لە ماوەی نێوان ساڵی 1514 واتە لە شەڕی چاڵدێران بەدواوە هەتا 1847 کە مێژووی کۆتایی هێنانی یەکجارەکیە بە هەموو میرنشینەکانی کورد لەوانەوە بۆ جەزیرە، بۆ بۆتان، بۆ ئامێدی، بۆ سۆران، بۆ بابان. کتێبەکەی سینان هاکان بە ناونیشانی کورد و بەرخۆدانەکانی لە ئەرشیفی دەوڵەتی عوسمانلیدا 1867 نامەی دکتۆرای ئەوە کە لێشێک لە زانکۆ بەرزەکانی تورکیا لێکۆڵینەوەی لەسەر کراوە و پەسەند کراوە و هەموو بەڵگەنامە و زانیاریەکانیشی لە دەستی یەکەوە وەرگرتووە کە
ئەرشیفی دەوڵەتی عوسمانلیە ئەمەش بایەخێکی زیاتر بە ناوەڕۆکی ئەم کتێبە دەدات وەکو تیشکێک وایە خراپێتە سەر ئەو ماوەیە لە مێژووی کورد لە نیوەی سەدەی 19دا بە تایبەتیش لە 1870ەوە دوای ئەوەی کە دەوڵەتی عوسمانلی لەژێر کاریگەری دەوڵەتانی ئەوروپادا بە تایبەتی فەڕەنسا و بەریتانیادا دەست بە پرۆژەی تەنزیمات دەکات کە بەواتای یەکخستنەوەی خاچی دەوڵەتی عوسمانلی و دامەزراندنی دەوڵەتێکی ناوەندی ئامانج لەو هێرشانی کە لە 1870 تا 1847 کراونەتە سەر میرنشینەکانی کورد بۆ ئەو بۆ کۆتایی بە میرنشینە نیمچە سەربەخۆکانی کورد بهێنرێ و لە جێگەیان فەرمانبەری سەر بە دەوڵەتی ناوەندی سەر بە ئەستەمبۆڵدا بنرێت. ئێمە بۆ جارێک دەڵێن 1847 جارێکی دەڵێن 1867 لەبەرەوەی شەڕەکانی دەوڵەتی عوسمانی لە دژی میرنشینەکانی کورد لە 1870 دەستی پێکرد. 1847 کۆتایی بە دوایین میرنشینەکانی کورد هێنرا کۆت و زنجیر خراپەی پێی میربەدرخانی جەزیری و مەحمودخانی میری وان و نوڕۆڵابەیژی میری هەکاری و بەو شێوەیە بەرەو ئەستەمبۆڵ بەڕێکران و لێوەشەوە ئاڕاستی تاراوگە کران هەرێکان بەلایەکدا. لە 1847 بە یادی ئەوەی کە خۆیان پێی دەڵێن دووبارە فەتحکردنەوەی کوردستان ویلایەتێکیان دامەزراند بە ناوی ویلایەتی کوردستان لە کەناری دەریاچەی وان. ئەم ویلایەتە 20 ساڵ ژیا لە 1847 تا 1867 هەر دوای ئەوەش کە کۆتایی بە میرنشینەکان هێنرا مێدالایەک چاپکرا، مێدالایەکی کانزایی لە دیوێکی وێنەی کوردستان و وێنەی چیاکانی کوردستان و مێژووی ساڵی 1847 بەسەرەوەیە. دیوەکەی تریشی مۆری شاهانەی دەوڵەتی عوسمانی بەسەرەوەی ئێستاکە لە میدیاکانی کوردیدا یاخود لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا جاربەجار ئەو مێدالای دێتەوە بەر دیدی بینەران و باسەوە دەکرێت کە ئەمە دراوی میرنشینی بابانە یاخود هی سۆرانە، بەڵام لە ڕاستیدا ئەو مەدالایە کە لەلایەن دەوڵەتی عوسمانیەوە بەخشراوە بۆ کەسانی کە لە سەرکوتکردنی میرنشینە کوردەکاندا بەشداریان کردووە بە کورد و بە تورک و بە نەتەوەکانی تریشەوە. کتێبەکەی سینان هاکان کورد و بەرخۆدانەکانی لە ئەرشیفی دەوڵەتی عوسمانیدا ساڵی 2012 لەلایەن ئەکادیمای کوردیەوە لە هەولێر چاپ و بڵاوکرایەوە، بەڵام بە ژمارەیەکی کەم پێم وابێت 500 دانەیەک بوو کە هەر زوو لە بازاردا نەما. لەو کاتە بەدواوە ئەوە 10 ساڵی بەسەردا تێپەڕی هێشتا جاریشتر چاپ نەکراوەتەوە. کاتێک من ئەم کتێبم وەرگێڕا بەش بە حاڵی خۆم وەکو وەرگێڕ زانیاری زۆرم لا ڕوون بووە، وەکو ئەوە بوو بە تشکێکی زۆر بەهێزەوە تەماشای مێژووی میلەتی کورد بکەم لە نیوەی یەکەمی سەدەی 19دا. لە ناو میرە کوردەکاندا ئێمە پێشتر بیستومانە کە زیاتر باسی قارەمانێتیمان بیستووە لە لاوک و حەیرانەکانە، بەڵام لە ڕاستیدا کەمتر قارەمانێتی و زیاتر بەداخەوە خۆخۆری و ناپاکیکردن لە یەکتر هەبووە. لەو سەردەمانەدا لە کاتێکدا کە میلەتانی تر ڕوو لە پێشکەوتن کراوە، شۆڕشی پیشەسازی هاتۆتە ئاراوە لە ئەوروپا، لەو کاتەدا میرنشێنەکانی کورد تا ڕادێکی زۆر لەم پێشکەوتنانە بێ ئاگا بوون، زیاتر وەکو بڵێ دیوارێکیان بە دەوری خۆیاندا کێشاوە و خەریکی ناوخۆی خۆیان بوون، لە ناوخۆی خۆشیاندا زۆر جار شەڕی یەکتریان کردووە. بۆ نمونە جارێک لە جارەکان ئێمە هەر باسی نیوەی یەکەمی سەدەی 19 دەکەین، میر بەدرخانی جەزیری بێ هیچ هۆکارێک لەگەڵ نوڕۆڵابەیژی میری هەکاریدا پەلاماری مەحمودخانی میری مکوز دەدەن، میری وان بێ هیچ هاوکاریەک، و ئەم هێرشە 20 ساڵ دوای ئەوە دەبێتە هۆی لەباربردنی گەورەترین هاوپەیمانی کوردی لە مێژووی ئەو سەردەمەدا. کاتێک کە میرنشینەکان یەک دەگرن دواتر دێنەوە سەر ئەوەی چۆن ئەو
هاوپەیمانیە بەهۆی ناپاکیکردنی برای یەکێک لە میرەکانەوە لە بارچوو. لە 1946دا میرەکان بە دەستپێشخەری مەحموودخانی میری وان دێنە سەر ئەو باوەڕێی کە پێویستە هەموو یەکگرتوو بن، پێویستە بە یەکەوە کارێک بکەن کە داهاتوویەک بۆ میلەتی کورد بنیاد بنێن. بۆ ئەو مەبەستە مەحموودخان نامە دەنێرێت بۆ هەموو میرەکانی کورد، بۆ میری سۆران، بۆ میری ئامێدی، و ڕابردووی دوژمنکارانەش لەگەڵ بەدرخانبەجی جەزیریدا لەبیر دەکات، لەگەڵ ئەویشدا هاوپەیمانی دروست دەکات بە مەبەستی ئەوەی کە هەموو پێکەوە بەرەنگاری سوپاکانی دەوڵەتی عوسمانلی ببنەوە، هەر هیچ نەبێ وڵاتەکە بپارێزن لە داگیرکاری. بەڵام یەکێک لە براکانی مەحموودخان ئەو هێرشەی لەبیر ناچێت کە 20 ساڵێک لەوە بەر بەدرخانی جەزیری و نوڕڵابەجی میری هەکاری بێ هیچ هۆکارێک کردویانەتە سەر میرنشینی مکوس، واتە میرنشینی وان. لەبەر ئەوە عەبداڵبەگی برای مەحموودخان لە کاتێکدا کە میرنشینەکان هاوپەیمانیان دروست کردو، ئەم دەچێت دەست دەخاتە ناو دەستی بەرپرسانی دەوڵەتی عوسمانلیەوە و قەڵای خۆشاب کە پایتەختی حکومڕانی میری وانە ڕادستی دەوڵەتی عوسمانیەکان دەکات و ئەوەش دەبێتە هۆی ئەوەی کە میرنشینەکانی کورد یەک بە دوای یەکدا وەکو پولی دۆمینا بە دوای یەکدا بکەونە سەر زەوی. خاڵێکی تری گرنگ کە ئاماژەیە بۆ بێئاگایی میرەکانی کورد لە پێشکەوتنەکانی سەردەم لە نیوەی یەکەمی سەدەی 19دا چۆنێتی دەستگیرکردنی بەدرخانبەگی میری جەزیرەیە. بەدرخانبەگ قەڵایەکی هەیە بە ناونیشانی قەڵای ئەروەخ نزیک لە جەزیرە لە شوێنێکی سەختدا. هەموو جارێک کاتێک کە زۆری بۆ دێت و هێرش دەکرێتە سەرێ، چ لەلایەن سوپاکانی دەوڵەتی عوسمانلیەوە چ لەلایەن میرنشینەکانی ترەوە، دەکشێتەوە بۆ ئەم قەڵایە بە خۆی ماڵ و منداڵەوە. لەبەرەوەی لە شوێنێکی سەختە، ماوەیەکی زۆر گەمارۆ دەدرێت، بەڵام هێزە گەمارۆدەرەکان سەرکەوتوو نابن لە گەیشتن بە قەڵاکەدا، دەکشێنەوە، بێزار دەبن و دەکشێنەوە، ئەوش دێتەوە و سەردەمێکی نوێ دەست پێ دەکاتەوە. بەڵام دوجار عوسمانیەکان هەڵبەتە بەم شتیان زانیوە، دوجار لە ساڵی 1847 بە هەمان شێوە کاتێکە زۆری بۆ دێت و هەنگاو بە هەنگاو بەرامبەر بە هێرشی سوپاکانی دەوڵەتی عوسمانلی دەشکێت، بە شێوەی ڕابردوو دەگەڕێتەوە بۆ هەمان قەڵا بە خۆی و کەس و کار و ماڵ و منداڵەوە دەچێتەوە بۆ قەڵای ئەروەخ. بەڵام لە هەمان کاتدا دەوڵەتی عوسمانلی، سوپاکانی دەوڵەت، ئێمە دەڵێن هەمیشە ئەگەر سەرنجبی دەڵێن سوپاکان لەبەرەوەی زیاد لە سوپایەک لە ناوچەکەدا هەبووە و لە کتێبەکەشدا هەر دەڵێت سوپاکانی دەوڵەتی عوسمانلی، لە مووسڵەوە تۆپیان هێناوە، تۆپی چیایی لە مووسڵەوەی هێناویانات بە تایبەت بۆ گرتنی بەدرخانبەگ. تۆپەکانیان بردۆتە سەر گردێک بەرزتر لە قەڵاکەی بەدرخانبەگ، ناوی گردەکە خلۆرە. دوو تۆپیان بردۆتە ئەوێ، دوای 3 تا 4 سەعات تۆپ بارانکردن بەدرخانبەگ دێتە دەرەوە، خۆی دەدات بەدەستەوە و لاپەڕی مێژوویەک لەوێ هەڵدەدرێتەوە. ئێدی ئەو مێژۆ کۆتایی پێدێت، ئێدی ڕۆڵی قەڵا لە پاراستندا نامێنێت. قەڵاکان ناتوانن خۆیان لە بەردەم تۆپە چیاییەکانی سوپای دەوڵەتی عوسمانلیدا بگرن. خاڵێکی تری گرنگ کە زۆر سەرنجیمنی ڕاکێشە بابەتی مەحموودخانی میری مکوسە. مەحموودخان لەبەر ئەوەی
بە هیچ شێوەیەک هاوکاری سوپاکانی دەوڵەتی عوسمانی نەبووە لە ماوەی میرایەتی خۆی و هی باوک و باپیرانشیدا پێدەچێت دەوڵەتی عوسمانلی ئەمەیان لەبیر نەکرد بێت. هەر بۆیە کاتێک کە مەحموود خان و بەدرخان بەگی میری جەزیری و نوڕڵا بەگی میری هەکاری بە دەست و پێ زنجیرکراوی لە کوردستانەوە تا ئەستەمبوڵ دەبن بە پیادە دەیان بن. لەوێ نوڕڵا بەگ و میر بەدرخانی جەزیری دوور دەخەنەوە بۆ دوورگەی کرێتە، بەڵام مەحموود خان و کەسوکاری دەنێرن بۆ شاری ڤارنا لە بولگارستانی ئێستا. دوای ساڵانێکی زۆر بەدرخان بەگ و نوڕڵا بەگ دەیگەڕنەوە بۆ کوردستان. دەوڵەتی عوسمانی لیان خۆش دەبێت، نیشان و پلەپایی پاشایەتیان دەداتێ، موچیان بۆ دەبڕنەوە. بەڵام مەحموود خان سەرباری هەموو هەوڵەکانی بۆ گەڕانەوە بۆ وڵاتی خۆی ڕێگەی پێنادن. خۆی و هەموو کەسوکاری لەوێ دەمێننەوە، لەوێ سەردەنێنەوە. تەنها یەک کوڕی بچووکی نەبێت، عومەر لوتفی بەگی کوڕی مەحموود خان کە لە ڤارنا لەدایک بووە. دەوڵەتی عوسمانلی عومەر لوتفی بەگ دێننەوە دەیخەنە قوتابخانە تا پێدەگات دەبێت بە قایمقام لە چەند شارێکی ئەمڕۆی تورکیادا قایمقامەتی دەکات. دوجار لە شاری سوقشیوخ لە باشووری عێراق دەبێت بە قایمقام. بێگومان هەموو ئەم زانیاریانە وەکو وتمان سینان هاکان لە پەرتوکەکەیدا بە پشت بەسن بە بەڵگەنامەکانی ئەرشیفی دەوڵەتی عوسمانی خسوێتە بەردەستی ئێمە. عومەر لوتفی بەگ نەخۆش دەکەوێت لە تەمەنی گەنجیدا، لێوە بە کاروانێک دەیەوێت بگەڕێتەوە بۆ ئەستەمبوڵ، بەڵام ساڵی 1896 لای کەرکووک کۆچی دوایی دەکات و لە کەرکووک بە خاک دەست پێدرێت. کاتێک ساڵی 1946 بە دەست پێشخەری مەحموود خانی میری مکوس هاوپەیمانی میرنشینەکانی کورد لە بەرامبەر سوپاکانی دەوڵەتی عوسمانی پێکات، عەبداڵخان بەگی برای مەحموود خان بەم هاوپەیمانێتی ڕازی نەبوو لەبەر ئەوەی میر بەدرخانی تێدا بوو، چونکە چەند ساڵێک لەوەوبەر میر بەدرخان و نوڕڵا بەگی میری هەکاری بێ هیچ هۆکارێک پەلاماری مەحموود خانیاندا بوو. زەرەر و زیانێکی زۆریان بە میرنشینی مکوس و دانیشتوانەکەی گەیاندبوو. عەبداڵ بەگ بە دوای هەلێکدا دەگەڕا بۆ تۆڵەسەندنەوە لە میر بەدرخانی جەزیری. بۆ ئەو مەبەستە پەیوەندی دەکات بە بەرپرسانی سەربازی دەوڵەتی عوسمانیەوە وەکو لە بەڵگەنامەکاندا دەیخوێنینەوە. ئەوانیش بەڵێنی پێدەدەن ئەگەر بێت و هاوکاریان بکات پلەی بەڕێوەبەری ئاخوڕی شاهانەی پێبسپێرن. ئاخوڕی شاهانە لە دەوڵەتی عوسمانیدا مەبەست لە شوێنی بەستنەوەی ئەسپەکانی سوڵتان و دار و دەستەکانیان بۆ کە ئەمە پلەیەکی زۆر گرنگ بۆ هەر کەسێک بوو بێت بە بەڕێوەبەری ئاخوڕی شاهانە یاخود کۆشکی سوڵتانی بە پلەیەکی گەورەدانراوە. عەبداڵ بەگ کارەکەی خۆی جێبەجێ دەکات، دڵسۆزی خۆی نیشان دەدات بەوەی کە دەواازەی قەڵای خۆشاب بۆ سوپاکانی دەوڵەتی عوسمانی دەخاتە سەرپشت، بەڵام دوجار سەرباری هەوڵی زۆری نایکەن بە بەڕێوەبەری ئاخوڕی شاهانە. لەبری ئەوە دەستێک جلی ڕەنگاڕەنگی بۆ دەنێرن وەکو دیاری، ئەویش لەبەری دەکات و بەڵگەنامەکان پێمان دەڵێت لە شوێنێکدا دەنیشێ و خەڵکی ناوچەکە ڕیز دەبەستن بۆ ئەوەی بێن سەیری جلوبەرگەکەی بکەن، لەبەرەوەی دەتوانین پێشبینی بکەن لەو سەردەمەدا جلوبەرێکی ڕەنگا و ڕەنگ نەبووە، خەڵک نیپچە ڕۆت و قوت بوون، هەژار بوون. ئەمە لە پای ئەوەی کە کۆتایی بە هاوپەیمانیەتێکی گەورەی کوردەکان هێناوە ئەم خەڵاتی وەرگرتووە و ئەویش بە شانازیەوە لەبەری کردو و پێشانی خەڵکی داوە، وەکو هەندێک باڵندە هەن کە بە ڕەنگەکانان سەرنجی باڵندەی تر بەلای خوانا ڕادەکێشن.
ئاماژەی زۆر هەیە بەداخەوە بۆ ناپاکی میرەکانی کورد کە دەکرێت بەڕاستی یعنی سوودی زۆری لێوەربگیرێت پەندی لێوەربگیرێت کە ناپاکیکردن لە مێژووی کووردا چ زیانی بە کورد گەیاندووە کوردی چەندین سەدە داوەتە دواوە. بۆ نمونە نوڕۆڵابەگ یەکێکە لەوانەی کە تەنانەت نکۆڵی لە کوردبوونی خۆشی کردووە بە نووسراو لە بەڵگەنامەکاندا پارێزراوە لە وتەکانی خۆیدا لە ئەستەمبول کاتێک کە دەیان بنە ئەستەمبول یەک بە یەک وتیان لێوەردەگرن میرەکان لەوانە چەندین جار جەخت لەوە دەکاتەوە کە ئەو کورد نییە نابێ حسابی کوردی بۆ بکرێت ئەو خۆی بەنەوەی خالیدی کوڕی وەلید دادەنێت. ئەمە کارەساتێکی گەورە بووە زۆر وردەکاری تری ناپاکی تێدا هەیە. من پێشنیار دەکەم خوێنەران خوان ئەو کتێبە بخوێننەوە. بەڕاستی من پێم وایە هەموو کوردێک نەک تەنها توێژەران و مێژوو ناسان پێویستە هەموو تاکیشی کورد ئەم کتێبە بخوێنێتەوە بۆ ئەوەی شارەزاییەکی هەبێت دەربارەی ڕابردووی خۆی ئەوەی ڕابردووی خۆی نەزانێت ناتوانێت لە ئێستا تێبگات و بەرنامە بۆ داهاتوودا بنێت. لە ڕاستیدا تا ئێستا زیاتر تیشک خراوەتە سەر بەڵگەنامە سیاسیەکان بارودۆخی سیاسی لە ناوچەکەدا کەمتر تیشک خراوەتە سەر بارودۆخی کۆمەڵایەتی و ئەدەبی لەو سەردەمەدا بێگومان دەبێت سەبارەت بە ئەو بابەتانەش نووسراوە هەبێت. بەڵام هەر لە خودی ئەو بەڵگەنامانەدا کە لەو کتێبەدا پشتیان پێبەستراوە باس لە خۆخۆری نێوان میرەکانی کوردیش کراوە بە هەمان ئەو شێوەی کە شاعیرانی ئێمە حاجی قادری کۆی و ئەحمەدی خانی باسییان کردووە. بۆ نمونە چەندین جار بەرپرسانی سەربازی دەوڵەتی عوسمانی کوردەکان بە مێرووی زیان بەخش ناو دەبن بە میلەتی بێڕابردوو ناویان دەبن بە شێوەیەک باس لە میرە کوردەکان دەکەن وەکو ئەوەی شتگەلێک بن کە پێویست ناکات لەسەر زەوی بمێنن. بەڵام لێکۆڵینەوەکان بەردەوامن وەکو وتم پێویست بە هەبوونی دامەزراوەی تایبەت دەکات کە کاری لێکۆڵینەوە بێت لە ناو ئەرشیفدا بۆ دۆزینەوەی ئەو بابەتانەش کە ئاماژەتان پێکرد. لە کۆتایی کتێبەکەدا وێنەی سەرجەم ئەو بەڵگەنامانە دانراوە کە نووسەر سینان هاکان بۆ نووسینی ئەم کتێبە سوودی لێوەرگرتووە. بۆ نمونە بەڵگەنامەی ژمارە 41 راپۆرتی 21 دەی 1940 سەبارەت بە ناردنی مەحموود خان و تاقمەکەی لە ڕێی ڤارنا و شومنۆ بۆ ڕۆسچوک. ڤارنا شارێکە لە بولگارستانی ئەمڕۆدا ڕۆسچوکی شارێکی بچووکی سەر بە ڤارنایە. ئەم راپۆرتە سەبارەت بە چۆنێتی ناردنی مەحموود خانی میری مکوس و کەسوکار و منداڵەکانێتی لە ئەستەمبوڵەوە بە سواری کەشتی بۆ ڤارنا بێگومان دواتر کە زەوی و ماڵ و مڵکەکانی دەفرۆشن دەوڵەتی عوسمانی ئەوژە لە بەڵگانەمەکاندا پارێزراوە پارەی بلێتی کەشتێکە لەو پارەیە هەڵدەگرنەوە. راپۆرتی 42A ساڵی 1940 پاشەوەی کە عوسمانلیەکان کۆتاییان بە دەسەڵاتی میرنشینە کوردیەکانی هێنا دەوڵەتی عوسمانلی لە هەمان ساڵدا ویلایەتێکی بەناونیشانی ویلایەتی کوردستان دامەزراند. بەڵگەنامەی ژمارە 42A لە کتێبەکەدا سەبارەت بە دامەزراندنی ئەو ویلایەتەیە. لە ڕاستیدا ژمارەیەکی زۆر بەڵگەنامە سەبارەت بە دامەزراندنی ویلایەتی کوردستان ئەمە یەکێک لەوانەیە کە یاداشتێکە ڕۆژی 5/12/1940 سەبارەت بە دامەزراندنی ویلایەتی کوردستان هەڵبژاردننی ئەخلات وەک ناوەندی ویلایەت دامەزراندنی ئەسەد پاشا وەک والی کوردستان و هەروەها هەندێک وردەکاری تر کە لە راپۆرتەکەدا ئاماژەی بۆ کراوە. راپۆرتی یاخود بەڵگەنامەی ژمارە 46 کە لەم کتێبەدا سوودی لێوەرگیراوە راپۆرتی
پوختەی قسەکانی نورۆڵابەجی میری هەکارێ لە ئەستەمبول کاتێککە لە ساڵی 1940 نورۆڵابەجی میری هەکاری و بەدرخانبەجی میری جەزیرە و محمود خانی میری مکوس دەستگیر دەکرێن و دەگوازرێنەوە بە ئەستەمبول وەکو دیل بە کاروانێکی هەزار کەسی بە ژمارەی خۆیان و کەسوکار و سەربازەکانی تورکیا و نزیکەی هەزار کەسێک لە کوردستانەوە بە پێ بەرەو ئەستەمبول دەبرێن لەوێ دەبرێنە شوێنێک بە ناونیشانی زەبتیە لەوێ وتەیان لێ وەردەگیرێت یەک بەیەکیان هەموو وتەکانیان تۆمار کراوە نورۆڵابەجی میری هەکاری لەوێدا لە وتەکانیدا جەخت دەکاتەوە کە ئەو سەرهەڵدێر نەبووە وەکو بەدرخان بەگ و مەحموود خان چونکە ئەم لە نەوەی عەباسیەکانە بە بۆچوونی خۆی لەبەر ئەوە پێویستە هەڵسوکەوتێکی جیاوازی لەگەڵدا بکرێت و حیسابی کوردی بۆ نەکرێت. بەڵگەنامەی ژمارە 40 لە کتێبەکەدا سەبارەت بە بەخشینی نیشانی جۆرا و جۆرە بەو سەرباز و لێپرسراوانەی کە لە دامرکاندنەوەی بەرخودانی کوردستاندا خزمەتیان کردبوو. مەبەست لە ساڵی 1940 هەموو ئەو کەسانی کە لە ڕووخاندنی میرنشینە کوردیەکاندا دەوریان هەبووە خەڵاتیان پێدراوە یەشێک لەو خەڵاتانە بریتی بووە لە مێدالیایەک بە ناونیشانی مێدالای کوردستان وشەی کوردستان لەسەر دیوەیەکی نووسراوە دیوەکەی تریشی مۆری شاهانەی سەڵتەنەتی بەسەرەوەیە کە لەم ڕۆژگارەدا هەندێک کەس پێیان وایە ئەوە دراوێک بوو بێت لە سەردەمی میرنشینەکانی کوردیدا لە ڕاستیدا ئەوە دراو نییە بەڵکو مەدالیایەکە پێشکەش بەو کەسانە کراوە چ سەربازی چ مەدەنی کە ڕۆڵان هەبووە لە دامرکاندنەوەی ڕاپەڕینی میرنشینە کوردیەکاندا. بەڵگەنامەی ژمارە 24 لە کتێبەکەدا نامەی عەبداڵخانی سەنگەرگۆڕ و لایەنگری دەوڵەتە لە 25/1847 بۆ موشیری سوپای ئەنادۆڵ سەبارەت بە پشتیوانی نەکردنی لە مەحموود خان و بەدرخان بەگ و زەوتکردنی قەڵای خۆشاب و نەدانی بەو دوومیرە و سەبارەت بە وردەکاریەکانی تری ئەو بابەتە واتە لە ڕێگەی ئەم بەڵگەنامەیە بۆمان دەردەکەوێت کە عەبداڵخانی برای مەحموود خانی میری مکوس دەستی بەسەر قەڵای خۆشابدا گرتووە کە شوێنێکی زۆر استراتیژی بووە بۆ بەرەنگاربوونەوەی هێزەکانی سوپای عوسمانلی بەڵام عەبداڵخان نامەی ناردووە بۆ موشیری سوپای ئەنادۆڵ دڵنیای کردوێتەوە کە بە هیچ جۆرێک ئەو قەڵایە ناخاتە خزمەتی مەحموود خان و بەدرخانبەجی جەزیرەوە بۆ ئەوەی لە دژی سوپای عوسمانلی بەکاری نەهێنێت.